کۆماری ئیسلامی ئێران لە ناو ژمارەیە ئاستەنگ و تەنگژەدا دەخولێتەوە و هەوڵەکانیش بۆ دەربازبوونی لەو ئاڵۆزیانە بوونەتە ناکۆکی و دابەشبوون لە ناو ڕژێمی ئێراندا. لە کۆنفرانسی ساڵانەی کۆنەپارێزانی ئەمریکادا باس لە بەرەنگاربوونەوەی ڕەفتار و سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران دەکرێت. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. لە سیناتی ئەمریکا بەرنووسی یاسایەکی کۆماریەکان پەسەند کرا کە دەبێتە مای تۆکمەکردنی سیاسەتەکانی سەرۆک ترامپ لە بوارەکانی کۆچبەری و وزە و هەروەش بەرگری. پەسەندکردنی ئەم بەرنووسە بە گەورەترین سەرکەوتنی یاسادانانی کۆماریەکان دادەنرێ لەوە تای دانەڵد ترامپ وەک 47مین سەرۆکی ئەمریکا دەست بەکار بووە لەو ڕوانگەیەوەی پارەی زیاتر خەرج دەکرێت بۆ بەرنامەکانی سەرۆک ترامپ. بەرەنجامی دەنگدان 52 دەنگی ئابووە بەرامبەر 48 دەنگی نا. هەر هەموو ئەندامانی کۆماری دەنگیان بەو بەرنووسە داوە تەنها سیناتۆر ڕان پاوڵ نەبێ کە بەرنووسێکی ئامادە کردبوو بۆ کەمکردنەوەی خەرجیەکان، بەڵام دەنگی پێویستی بەدەست نهێنا. هەر لەم هەفتەیەدا سەرۆک ترامپ پشتیوانکارێکی بەهێزیش بوو بۆ پلانێکی کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەراندا بۆ خستنە بەردەستی یەک پرۆژە یاسای هەمەلایەنەی خەرجیەکان. لایەنگرانی ئەو پلانە ترسیان هەبووە لەوەی ئەگەر یەکەم جار بەرنووسی یاسای کۆچبەری پەسەند بکرێ دەرفەتێکیان لە بەردەمدا کەمتر دەبێتەوە بۆ درێژە پێدانی کەمکردنەوەی ڕێژەی باج لە ئەنجومەنی نوێنەراندا کە کۆماریەکان بە جیاوازیەکی کەمەوە زۆرینەی ئەو خانەیەی کۆنگرێسن. بەڵام کۆماریەکان لە سیناتدا دەڵێن ئەم پلانەی خۆیان بەجێدەگەیەن و بەرنووسی کەمکردنەوەی باج لە بەرنووسی یاسایەکی تردا دەخەنە دەنگدانەوە و هەوڵیش دەدەن بتوانن بە زۆرینەی دەنگ ئەو بەرنووسەش تێپەڕێنن. کۆشکی سپی ڕای دەگەیەنێ هەتا وادەیەکی نادیار ڕێگە نادا ڕۆژنامەوانەکانی ئاژانسی دەنگوباسی ئەسۆسیێتد پرێس بچنە ناو فڕۆکەی ئێرفۆرس وان کە فڕۆکەی تایبەتی سەرۆکی ئەمریکایە و هەروەهاش بۆ ناو ئۆڤڵ ئۆفیس. ئەم ڕاگەیانەش ئاستی ناکۆچیەکانی لەگەڵ ئەم ئاژانسەدا زیاتر کردووە بەهۆی ئەوەی ڕەتی دەکاتەوە ناوی کەنداوی مەکسیک بگۆڕێت بە کەنداوی ئەمریکا. تەیلۆر بەتوەچ جێگری سەرۆکی کارمەندانی کۆشکی سپی لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکس نووسیویە ئەسۆسیێتد پرێس بەردەوامە لە فەرامۆشکردنی ناوی یاسایی جوگرافیایی کەنداوی ئەمریکا و لەگەڵ ئەوەشدا بەپێی هەمواری یەکەمی دەستور ئەو جۆرە مافانە پارێزراون، بەڵام ئەمە بەو مانایە نییە تایبەتمەندێتی چوونە ناو فڕۆکەی سەرۆک یان ئۆڤڵ ئۆفیسیان هەبێت. تەیلۆر لە نووسینەکەیدا دەشڵێت لەبری ئەسۆسیێتد پرێس دەرگا دەکرێتەوە بۆ هەزاران ڕۆژنامەوانی تر کە ڕێگەیان نەدرابووە لەو دوو شوێنە گرنگەی بەڕێوەبەرایەتیدا ڕووماڵی هەواڵەکان بکەن. لە ڕۆژی سێشەمەی هەفتەی ڕابردووەوە ڕێگە نەدراوە پەیامنێرەکانی ئەسۆسیێتد پرێس بەشداری بکەن لە ڕووماڵەکانی ئۆڤڵ ئۆفیسدا بەهۆی ئەوەی ئەم ئاژانسە وابەستەی ئەو بڕیارەی سەرۆکایەتی نەبووە بۆ ناوگۆڕینی ئەو کەنداوە بە کەنداوی ئەمریکا. جوڵی پەیس سەرنووسەری ئاژانسەکەش دەڵێت ئەو ڕێگەگرتنە لە پەیامنێرەکانی ئەسۆسیێتد پرێس پێشەلکردنیەکی ئاشکرایانەی مافی پارێزراوی ئاژانسەکەیە بۆ ئازادی ڕادەربڕین. ئاماژە سیاسی و دیپلۆماتیەکانی واشنگتن بۆ کۆماری ئیسلامی ئێران زۆرن و هەموو بژاردەکانیشی تیادان هاوکاتی ئەو قەیرانە قوڵە سەختە ئابووریەی بۆتە هۆکارێکی بنەڕەتی بۆ هەروادیە و کەمبوونەوەی پشتیوانیەکان لە ڕژێمی ئێران.
و ئەمەش وەک زۆرێک لە شیکەرەوە جەختی لێ دەکەنەوە شیانێکی زۆری هێناوەتە ئاراوە بۆ گۆڕین ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. هەر چۆنێک بێ لە ناو ڕژێمی ئێراندا لەسەر پرسی ناوچی و جموجۆڵەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئەگەر و نەگەری دانوستاندن لەگەڵ جیهانی ڕۆژاوا و بەتایبەتیش ئەمریکا دابەشبوونێکی بەرچاوی دروست کردووە لە ناو ڕێبەرایەتی ئەو وڵاتەدا و وەک باسیش دەکرێت یەکلاکردنەوەی بڕیارەکان لەسەر ئەو دۆسیانە زیاتر قورستر بوون. فاتیمە ئامان شیکەرەوەی سیاسی میوانی ئەم هەفتەیە چاوی واشنگتنە. فاتیمە پێشتر لە نێوەندی ئەتلانتیک کانسڵ یەکێک بووە لە توێژەرە سەرەکیەکان و خاوەنی چەندان کتێب و راپۆرتە لەسەر دۆسیەکانی تایبەت بە ئێران و هەروەهاش ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێشتریش ڕاوێژکار بووە لە دامەزراوەکانی حکوومەتی ئەمریکادا. فاتیمە زۆر سپاس بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا و دەخوازم سەرەتا بزانم چه هەڵسەنگانیەکت هەیە بۆ ئێستای ڕەوشی ناوخۆی کۆماری ئیسلامی ئێران. سڵاو بەڵێن، زۆر سپاس بۆ جارێکی تری میوانداریەکەت. دەزانین کێشەی ناوخۆی ئێران زۆر ئاڵۆزە و کلێنێکی ئێجگار گەورە کەوتووەتە نێوان دەسەڵاتداران و ئەو خەڵکەی ئێجگار ماندوون بەدەست ئەو سیستەمەوە و گۆڕانکاریان دەوێت و مەرجیش نییە ئەو گۆڕانە بریتی بێت لە گۆڕینی ڕژێم. نەوەی نوێش بە هەمان شێوە گۆڕانکاری زیاتریان دەوێت و دەشیانەوێت وڵاتەکە زیاتر کراوە بێت لەگەڵ جیهانی دەرەوەدا و ئەم نەوە نوێیە ماندووە لەو ڕژێمە بۆ زیاتر لە 40 ساڵە لە دەسەڵاتدایە و ئاینی بەکارهێناوە وەک ئامرازێکی سیاسیانە. ڕژێم کۆنتڕۆڵی هەموو بواری سیاسی وڵاتەکەی کردووە. بەڵام وەگوتم هێشتاش خەڵک هەن لە ئێراندا بە تەواوەتی پشتیوانی لە گۆڕینی ڕژێم ناکەن و دەکرێت بڵێم کە زۆرینەی خەڵک دەخوازن گۆڕانکاری ببینن بەبێ هەبوونی توندوتیژی، بەبێ ڕوودانی شەڕ، بەبێ درێژەدان بە سەرکوتکردنی جموجۆڵەکانی لە ناوخۆی ئێراندا هەن. جا ئەمە ڕەوشەکەی ئێرانە لە ئێستادا کە پڕە لە گەندەڵی و خراپی بەڕێوەبردن، قەیرانی قوڵی ئابووری و ئەمانەش خەڵکیان بێزار کردووە و بوچنەتە فشارێکی زۆر قرس بەسەر خەڵکی ڕەسەنی ئێرانەوە و بەداخیشەوە هیچ لایەک هێشتا پلانێکی گونجاویان نییە بۆ ئەگەری هەر گۆڕانکاریەک. ئامینە ئاماژەت بە دوو خاڵی گرنگ کرد. یەکەمیان کێشەکان لە ناو ئێراندا زۆر ئاڵۆزن. خاڵی دووهەمیش نەوەی نوێ لە ئێراندا گۆڕانکاری دەوێت. با لە خاڵی یەکەمەوە من پرسیارێکی لێ بکەم، هۆکاری ئاڵۆزی کێشەکان چێن؟ کۆمەڵگەی نێونەتەوەییە یا خودی ڕژێم خۆیەتی لە ئێراندا؟ ژمارەیەک فاکتەر هەن لە هێنانە ئارایی وەها ڕەوشەیەک لە ئێراندا. لەوانە ڕژێم لە پەراوێزراوە. ڕەوشەکە وەهای کردووە ئێران بڕوات بەرەو لای ڕووسیا و وڵاتی چین. ئێران تێوەگلێنراوە لە شەڕێکدا شان بەشانی ڕووسیا. خراپی بەڕێوەبردننی سامانەکانی و دارایی و سەرمایەکانی وڵات هەیە. بێجگە لە گەندەڵیەکان خراپی بەڕێوەبردننی سامانە سروشتیەکان هەیە. جا هەر بەڕاستی خەڵک بێزار و ماندوون لە هەموو ئەم شتانە. وەک باسم کرد، یەک فاکتەر نییە، بەڵکو چەندان فاکتەری جیاواز هەن و هەر یەکەشیان بە ئەندازەی خۆی کاریگەریان هەن بەسەر ڕەوشەکەوە و هەروەهاش بەسەر ئەو ئاراستانەی ئێستا ئێران پێیاندا تێدەپەڕێت. بینە سەر خاڵی دووهەم مەسلەی نەوەی نوێ لە ئێراندا ئەو داواکاریانی کە هەیەە بۆ گۆڕانکاری. داواکاریەکان هەن، بەڵام ئایا میکانیزمێک هەیە بۆ بەجێگەیانی ئەو گۆڕانکاریانە؟ پێم وایە و هەر ئاوەهایشە دوا قسە بۆنەوەی نوێیە و ئێستاش داواکان بۆ گۆڕانکاری و کرانەوەی گەورەی وڵاتەکە لە ئاستێکی ئێجگار گەورەدایە و لەو بڕواایشدانیم ڕژێم بتوانێت خۆی لەم قۆناغە دەرباز بکات. بەڵێ خەڵک هەن کە دەیانەوێت بە هەر نرخێک بێت ئەم ژێمە بە تەواوەتی بگۆڕێت، چونکە وەک باسم کرد زۆر بێزارن بەهۆی ئەوەی چەندان ساڵە لەژێر فشاردان و هەروەهاش بەهۆی ئەوەی نەوەکانی پێشخۆیان زۆر لەگەڵ گۆڕانکاریەکاندا نین. ئەم نەوە نوێیە باش تێگەیشتووە لەوەی دروشمەکانی زیاتر لە 40 ساڵ لەمەوبەری کۆماری ئیسلامی چیدی باویان لەماوە. ئەو کاتەی شۆڕش کراوە لەوانەیە منداڵ بووبن. ئێستاش حەز دەکەن هێزی زیاتریان هەیە بۆ گۆڕانکاریەکان. بە دڵنیاییشەوە ڕژێم لە بەرامبەر ئەو داوایانەدا پێشتر سەرکوتکردنی هەموو بزوتنەوە و جموجۆڵێکی کردووە.
ئێستاش یەکێک لە هیوا گەورەکان ئەوەوە نوێی وڵاتەکەیە و ئەگەریش بتوانێت گۆڕانکاریەکی ئاشتیانە بکات یان کارێکی وەها بکرێت ڕژێم مل بدات بۆ داواکانینەوەی نوێ و لاوانی ئێران ئەڵبەت ئەوە زۆر باشترە بیانکات بەبێ هیچ بەرەنگاربوونەوەیەکی لەشکریانە و بەکارهێنانی تونند و تیژی. ئەم هەموو کێشانەی کە ڕژێمی ئێران تیایدایەتی چۆن توانیوێتی خۆی لێ دەرباس بکە و چۆن نتوانێت درێژە بە تەمەنی خۆی بدا بەم هەموو کێشە و قەیران و گرفت و ئاڵۆزی و ئاستەنگ و ئاریشانەی کە هەیەتی. دەزانین لە ڕابردوودا شەپۆلێکی زۆری ناڕەزایی هەبوون و نازانم ئەگەر بە بزوتنەوەی ناڕەزایی ناودێر بکرێن یان نا، بەڵام ئەو بورژێم لە ڕێی بەکارهێنانی هێزەوە بەرەنگاری ئەو ناڕەزایی دەربڕینانە دەبووەوە و توندی تیژی بەکارهێنراوە دژ بەوانەی بەشداریان لە دەربڕینی ناڕەزایەکاندا کردووە. دەمەوێت شتێک بڵێم، دروستکردنی مەترسی بۆ سەر ژێم لە دەرەوە نایەت، بەڵکو مەترسیە گەورەکە لە ناوخۆ دروست دەبێت بەهۆی کەمبوونەوەی زیاتری متمانە بەڕژێم و فراوانبوونی کلێنەکان لە بەرامبەر ژێمدا. ئەمانە دەبنە مەترسیە ڕاستەقینەکان بۆ ژێمی ئێران، نەک ئەوەی بگوترێت بژاردەی لەشکری تەنها شتێکە ئاسایشی نیشتیمانی ئێران دەخاتە مەترسیەوە. جامەڵێ لە ڕابردوودا ڕژێم لە ڕێی بەکارهێنانی هێزەوە توانیویەتی هەتا ئەندازەیەک ناڕەزەیەکان دابمرکێنێتەوە، بەڵام هەموو جارێک و دوای سەرکوتکردنەکان جم و جۆڵی تری بەهێزتر هاتوونەتە ئارەوە. لەوانەیە ئەم جارە بە شێوەیەکی زۆر گەورەتریش ئەو شەپۆلی ناڕەزایە دروست ببێتەوە. ئەگەر وەهاش نەبوو ئەوەیانی شتێکی بنەڕەتی لە ڕژێمدا گۆڕاوە. فاتیمە من دەگەڕێمەوە بۆلات. بەلای بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکاوە زۆربەی هەر زۆری ڕووداوە نەخوازراوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوانی پێشتر و ئەوانی ئێستاش پەیوەندیەکی ڕاستەوخۆیان هەیە بە جم و جۆڵ و ڕەفتارەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە و بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ترامپیش جەخت دەکاتەوە لەوەی هێورکردنەوەی سزاکان لەسەر ئێران دەرفەتی بۆ ئەو وڵاتە ڕەخساندووە چی دەوێت بیکات لەو ناوچەیی جیهاندا. زۆر بە وردی کار دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەلبەت بابەتێکی تر هەیە وهای دەکرد ئەوەی ڕوویدا ڕوونەدات. ئەوە هێرشەکەی حوتی مانگیدا ڕووی نەدەدا. ئێران تێکشکابوو پارەشی نەبوو. ئێمە سزامان خست بووە سەر ئێران بە شێوەیەکی پێشتر کەس نەیبینی بوو. بەگشتی تێکشکابوو نەیدەتوانی پارە بداتە حیزبوڵڵا و حەماس. ئەگەر چی پێشتر دەگوترا هەموو بژاردەکان لە بەرامبەر ئێراندا کراون بە بژاردەی لەشکریشەوە، بەڵام ئێستا لە ناو کۆنگرێسی ئەمریکاشدا دەنگی بڵند هەن بۆ بەکارهێنانی ئەو بژاردە لەشکریە دژ بە ڕژێمی ئێران و بە بژاردە گونجاوەکەیشدا دەنرێ بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ڕژێمی ئێراندا. چی بکرێت؟ لەسەر بەڕێوەبەرایەتەکەی ترامپە بە زووترین کات بڕیار بدات لەسەر بەرنامە ناوکیەکەی ئێران. دوو ڕێگە هەن بگیرێنە بەر. ڕێگەی لەشکری یارمەتی ئیسرائیل بدەین هەتا گورزێکی بەهێزی یەکلاییکەرەوە لە ژێرخانی ناوکی ئێران بدات. من بۆ خۆم ئەوم پێ باشە. ڕێگەی دووەمیش ئەوەیە دانوستان بکرێت لەگەڵ ئێراندا هەتا دەستبەرداری خواستە ناوکیەکانی بێت. جا ئەگەر ئەو ڕێگەیە بەکارهێنرا ئەوا دەبێت وادەی دیاریکراوی بۆ دابنرێت بەپێی کات بێت. لەگەڵ ئەوەشدا ئێران لە سووریا دەرکراوە، حزبوڵای لوبنانیش لە ساتەوەختە شکست ئامێزەکانی خۆیدایە و حەماس نوشستێکی تەواوی هێناوە لە غەزەدا، بەڵام تاران هێشتا هەر هەوڵی هەڵسانەوەی ئەو ڕێکخراوە تێرۆریستیانە دەدا لە ڕێی ناردنی پارەوە بۆ حزبوڵڵا. ئێستاش پرسیارە سەرەکیەکە لەوەدایە، ئایا هەر ئێران بەتەنێ لە هەوڵی جێرەشێوێنی و ئاژاوە جێڕیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا؟ ئیسرائیل هاوپەیمانە سەرەکی و استراتیژیەکەی ئەمریکا ڕاو زانیاری خۆی هەیە لەسەر ئەم پرسە. ئێران لە هەوڵی هەڵسانەوەی حیزبوڵادایە لە ڕێگەی گەیاندنی پارە بۆ لوبنان. بەداخەوە تورکیاش لە مەداڕۆڵێکی خراپ دەگێڕێت و هەروەها یارمەتی ئێرانیش دەدات ئەو پارانە بە فڕۆکە بە قاچاغ لە ئێرانەوە بگەێنرێنە ئەستانبوڵ و
لەوێشەوە بۆ بەیروت. تورکەکانیش دەزانن جانتاپارە هەن و بە ملیۆنان دۆلاریان تێدایە و سەرکەوتوانەش بە قاچاق گەیەنراونەتە بەیروت و بەردەوامیشن لەو هەوڵەدا و ئێران بەو شێوێش هەوڵی لە ناوبردنی لوبنان دەدات و دەشێوێت لوبنان هەر لەلایەن ئێرانەوە داگیرکرابێت. بەرنامە ناوچەکەی ئێرانیش هێشتا مشتومڕێکی زۆری لەسەر و ئەو توێژە ناوچیانەی پێشتر و لەسەر وەختی بەڕێوەبەرایەتەکەی جۆ بایدندا دەکران هیچی نوێیان لێسەوز نەبوو. ئەمریکا لە ساڵی 2010دا تاگلایەنە لە ڕێکەوتنە ناوچەکە کشایەوە واتە لەسەر وەختی یەکەم بەڕێوەبەرایەتی سەرۆک ترامپدا. ئەو کاتەش ئێران بژاردەی دانوستانی لەبەردەستا بوو بۆ ڕێکەوتنێکی نوێ. ئێستاش پاش 10 ساڵ لەو ڕێکەوتنەی دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی ڕێکی خست و دەژڵێت ڕاستە و پێویست بە ڕێکەوتنێکی نوێ هەیە. ڕێککەوتنە ناوەکیەکە قەوارەیەکی بەتاڵە و پێم وانییە کەس هەبێت لەو بڕوایەدابێت لە ئێستادا ئەو ڕێککەوتنە بتوانێت ڕۆڵێک بگێڕێت. ئەوە ڕێککەوتنێک بوو کاتی خۆی کاری پێکراوە نەک ئێستا. لەگەڵ ڕەچاوکردنی ئەوەی چۆن دەڕوانیتە تایبەتمەندێتەکەی یان ئەوەی چی بە کەم و کوردەزانی تیایدا، بەڵام لە ڕووی تەکنیکیەوە ئەم ڕێککەوتنە فرامۆشکراوە و گۆڕانێکی تەواوی بەسەردا هاتووە. جاچیدی ئەو ڕێککەوتنە ئامانجەکانی خۆی ناپێکێت و ئێران هەموو ئەو هێڵە تەکنیکیەی بەزاندووە کە بیریان لێکراوەتەوە. هەرچی کۆماری ئیسلامی ئێرانیشە پێ ناچێت قایل بێ بۆ مەرجانەی ئەمریکا هەیەی بۆ دەستکردنەوە بە بوو توێژە ناوچیەکان و لە هەمان کاتیشدا خۆیشی مەرجدا دەنێ و داوای هەڵگرتنی سزاکان دەکات. ئێمە ناڵین دانوستاندنمان ناوێت، هەرگیز نەمان وتووە و توێژ ناکەین. بەڵام کاتێک ترامپ ڕایدەگەێنێت دەبێت ئێمە ئەوە بکەین و مەرجی دووهەم و سێهەم و چوارەم دادەنێت و لە هەمان کاتیشدا ئەو هەموو سزایە دەسەپێنێتە سەرمان و ئەو جا دەڵێت با دانوستان بکەین. جا ئەگەر بەڕاستی تۆ دانوستانت دەوێت بۆچی بەو شێوەیە ڕەفتار دەکەیت و بۆچی ڕێگە دەگریت لە دەستڕاگەیشتنی خەڵک بە ئاو و نان و دەرمان و خواردەمەنی؟ فاتیمە لەسەر پرسی دانوستاندن هەروەکو لە پێشەکی بەرنامەکەش ئاماژەم پێکرد دابەشبوونێکگەیە لە ناو ڕێبەرایەتی کۆماری ئیسلامی ئێراندا. ئەگەر دانوستاندن بکرێ کێ ئەو دانوستان نەدەکا؟ پێم وایە وەک هەمیشە تیمێکی وەزارەتی دەرەوە بەشدار دەبن لە دانوستاندن و توێژەکاندا. ئەلبەت ئەمە ئەگەر لە لای ڕابەری باڵایی کۆماری ئیسلامی ئێران پەسەند کراو بێت. ئەمە هیچ گۆڕانێکی بەسەردانە هاتووە و هەموو دانوستانەکانی پێشتر ڕابەر پەسەندی کردوون و ئەو جاکراون. جا لێرەدا ئەوەی جێی سەرنجە ئەوەیە کە خامنەیی چۆن ئەوەی کردووە. هەموو جارێک دەڵێت با بکرێت. هەرچەندە ئێمە متمانەمان بە ڕۆژئاوا و بە ئەمریکا نییە و بڕۆن دانوستاندن بکەن و بزانن بەچی دەگات. هەموو جارێک ئایەتوڵڵا خامنەیی هەوڵ دەدات دانوستانەکان بەکەم نیشان بدات. بۆچی؟ ئەگەر دانوستانەکان بەرئەنجامێکی باشیان هەبوو ئەوە بە چاکەی خۆی دەکەوێتەوە چونکە ڕێگەی پێداوە. بەڵام ئەگەر ئەنجامی نەبوو ئەوە دەڵێت من پێم وتن کە ڕۆژئاوا جێی متمانە نییە. خامنەیی لەوەتایی بووەتە ڕابەری باڵا هەر ئابەم شێوەیە کاری کردووە. لەبەرەوە پێم وان نییە ئەم جارەش جیاواز بێت. من وەها لێی دەڕوانم ئەگەر دانوستاندن بکرێتەوە ئەوە جەواد زەریف دەست پێ دەکاتەوە. هاوشێوەی ئەو دانوستانانەی لەسەر و وەختی بەڕێوەبەرایەتی سەرۆک ئۆبامادا دەکران. بەڵام زۆر پێدەچێت دانوستاندنی ئەم جارە شەڕ و ناکۆکیەکان زیاتر بکات لە نێوان تیمی توێژەران و توندڕەوانی ئێران کە دانوستاندن ڕەت دەکەنەوە و لە دڵەوە هیواخوازن و توێژەکان هیچ ئەنجامێکیان نەبێت و هاوکات نزاژ دەکەن هەتا کردەیەکی سنوورداری لەشکریانەش بکرێت دژ بە ئێران هەتا بڵێن نەدەبووە هیچ شتێک لەگەڵ ئەمریکادا بکردایە چونکە جێ هیچ متمانەیەک نییە و نەدەبووە هیچ دانوستانێک لەسەر دۆسیەی ناوەکی بکرایە. جا ئەگەریش دانوستاندن کرا ئەوە دەشێت تیمێک هاوشێوەی ئەوەی سەروەختی ڕێکەوتنە ناوەکیەکە پێک بهێنرێتەوە. کەواتە بە مانایکی کە پێمەڵەی تەنانەت ئەگەر بێت و دانوستان نیش کرا مەرج نییە ئەنجامەکانی پەسەند بکرێ لەلایەن ڕێبەرایەتی ئێرانەوە بەگشتیانی. بەڵێ وایە، بەڵام باڕاوەیەکی بکەم. ئەگەر دانوستاندن کرا گوێمان لێبوو لێنزی گراهام چی وت. جا گراهام و خەڵکی وەک لێنزی گراهام
پێ ناچێت ڕێکەوتینی ناوەکیان بوێت و ناشیانەوێت هیچ تەکنۆلۆژیەکی ناوەکی لە ئێراندا هەبێت و تەکنۆلۆژیای موشکیان ناوێت لە ئێراندا و دەیانەوێت هیچ دامەزراوەیەکی ناوەکی نەمێنێت لە ئێراندا وەک ئەوەی لە لیبیا ڕوویدا بۆ نمونە. بەڕاستی من بە گومانم لەوەی ئێرانیەکان بە ریفۆرم مستەکانیشەوە بەوە قایل بن. جا ئەگەر بابەتەکە لەسەر سنووردارکردنی پیشاندانی یۆرانیۆم بێت لە پەیوەندی بە بەرنامەی موشکیەوە ئەوە لەوانەیە هەندێک لە بەردانەوەدەن ببینین، بەڵام ئەگەر بۆ لەناوبردننی هەموو دامەزراوە ناوەکیەکان بێت وەک ئەوەی هەندێک لە واشنگتنەوە داوای دەکەن، ئەوە بە گومانم لەوەی تەنانەت تیمی ئێران لە دانوستانەکاندا بگاتە هیچ ئەنجامێک. بەڵام هەتا ئێستا ئێران نەیتوانیوە کۆمەڵگەی نێونەتەوەی دڵنیا کاتەوە لەوەی بەرنامە ناوچەکەی کە هەیەی بەرنامەیەکی ئاشتیانەیە لەمەیاندا چۆن. ڕاستە، بەڵام چونکە تەنانەت لەسەر وەختی بەڕێوەبەرەتی ئۆبامادا و هاوکاتی ڕێکەوتنە ناوەکیەکەش بەرنامەی ناوکی ئێران پێشکەوتوو نەبوو بۆ ئەندازەی ئێستا هەیە، وەک ئەوەی گرۆسی باسی دەکات. تەکنۆلۆژیای ناوکی ئێران لە ئێستادا سەروەختی ڕێکەوتنە ناوەکیەکەی تێپەڕاندووە و ئاستی پیتاندن گەیشتووەتە ئاستی باڵا. ئەمە ینی ئێران توانیوێتی پەرە بدات بە تەکنۆلۆژیای ناوەکی. ئیتر ئێستا ئەگەر پیان بگوترێت هەموو شتێکی ئەو بەرنامەیە لە ناوبەرن و سزاکانیش هەڵناگرین و وەرن با دانوستان بکەین، ئەوە بیرمان نەچێت ئێرانیەکانیش ئەزمموی لیبیا و کۆریای باکووریان لەبەرچاوە و هەروەهاش ئەزمموی سەدام حوسێنیش کاتێک لە ناوەڕاستی هێشتاکاندا دامەزراوە ناوکیەکەی بردومان کراو لە ناو براو دواتریش بیندرا چی بەسەر ئەم وڵاتە هات. جا ئەگەر کۆمەڵگەی نێونەتەوەی دەیەوێت ئێران پیتاندنی یۆرانیۆم ڕابگرێت و تەکنۆلۆژیای موشکی سنووردار بکات، ئەوە پێویستە هەندێک شتیش بخرێتە بەردەستیان، ینی پێویستە بژاردەیەک نەبێت لە نێوان ڕێبازی بەرزترین ئاستی فشار هەروەها لە ناوبردننی هەموو شتێک بە تەواوەتی. پێم وایە شتەکە بەو شێوەیە بکرێت. ئەوەی کە باسەکرێ ینی هەرەوە نییە بەتەنیا ڕای ئەمریکا بێت لەسەر ئەو بەرنامە ناوچیە، ئەوروپاییەکانیش هەمان جۆرە ڕایان هەیە. ئێمە گوێمان لە سەرۆکی فەڕەنسا بووە، گوێمان لە ڕاوێژکاری پێشووی ئەڵمانیا بووە، لە ناو نێوەندەکانی ئەوروپاشدا هەر بە ترس و نیگەرانیەوە لەو بەرنامە ناوچەی ئێران دەڕواندێ. تۆ چی چاوەڕوان دەکەی لە ئەوروپاییەکان ئەلەم هەلومەرجەی کە ئێستا هەیە؟ بەڵێ، بەڵام بەر لەوەی وەڵامی ئەم پرسیارەت بدەمەوە بە ئاماژە بە شتێک بکەم. ئەوە هەرتەنها ئەوروپیەکان نین کە ئێرانیان ناوێت بەرنامەی ناوەکی هەبێت. رووسیا ئێرانێکی ناوەکی ناوێت، چین ئێرانێکی ناوەکی ناوێت، هیچ وڵاتێکی دراوسەی ئێران نایەنەوێت ئێرانێک هەبێت و خاوەنی ئەمارێکی ناوەکی بێت. هیچ وڵاتێک ئەوەی ناوێت، بەڵام کێشەکە لەوەدایە ئەمریکا لە ئێستادا زیاتر تاگلایەنە کار دەکات. دەزانین پەیوەندیەکانی نێوان ئەمبەر و ئەوبەری ئۆقیانوسی ئەتڵەسی کەمێک ناکۆکی پێوە دیارە. هەر بۆیە دەرفەتێکەیە کە دانوستانەکان لەگەڵ بەشداری ئەمریکا و ئەوروپا تیایاندا بڕێک جیاواز بێت. لە بیرمانە پێشتر هاوکاریەکانی رووسیا و وڵاتی چین و ئەوروپیەکانیش هەبوو، بەڵام ئێستا ئەم جۆرە هاوبەندیە نابینین کە پێشتر هەبوو لە بەرامبەر ئێراندا. ئێستا ئەمریکا و چین ناکۆکن، یەکێتی ئەوروپا و بەڕێوەبەرەتی ترامپ ناکۆکن. رووسیاش لە ڕەوشێکی جیاوازدایە بە بەراورد لەگەڵ ڕابردوودا. ئەمانەش ئەوەها دەکەن بڵێم هەوڵەکان قورستر دەبن، بەڵام بەدڵنیاییەوە وەک تۆ ئاماژەت پێکرد هیچ لایەک نایەوێت ئێرانێکی خاوەن بەرنامەی ناوەکی ببینن. ئەمەش دەکەوێتە سەر ئەوەی چۆن دەگەنە هاوڕاییەک کە کاریگەری زیاتری هەبێت لەسەر ڕژێمی ئێران و ڕژێمیش ناتوانێت ناکۆکیەکانی ئەو جەمسەرانە بەکاربێنێت و پێویستە چاوەڕوان بین بزانین ئایا زاڵ دەبن بەسەر جیاوازیەکانیاندا یان نا. فاتیمە من دەگەڕێمەوە بۆلات. رووسیا لە جیهانی ئەو ڕۆدا ژمارەیە ئامانجی خۆی هەیە، یەکێک لەوانە فرەجەمسەریە لە جیهاندا. کۆماری ئیسلامی ئێرانیش بۆتە بەشێک لەو ئامانجانەی رووسیا لە کاتێکدا نوکوڕی ناکرێت لەوەی مۆسکۆ و تاران هەریەکەیان مەبەستی تایبەتی خۆیان هەیە. رووسەکان ئێرانیان کردوتە ئەندامی هەمیشەیی کۆمەڵەی برێکس و تارانیش خۆشحاڵی خۆی دەردەبڕێ. دەشتوانین کاریگەری بنیاتنەرمان هەبێت لە چوارچێوەی کۆمەڵی برێکسدا
کە بەهۆی پشتیوانی ئێوە ئێران بووە ئەندامی هەمیشەیی و ئێمەش سوپاسگوزاری پشتیوانیەکانتانین لە ڕێکخراوەکانی یۆرۆسیا و شەنگەهای. بە دڵنیاییەوە ئێمە بە تۆکمەییەوە لەم پرۆسەیەدا بەردەوام دەبین. کۆبوونەوە و وتوێژەکانی برێکس زۆر بوونیات نەرانە بوون و هیواداریشم بتوانین سیاسەت و ڕوانینە ئازبەرزەکانی قسەمان لەسەر کردوون بەجێ بگەێنین جا لە ناوچەکەدا بێت یان لە وڵاتانەی هاوپەیمانمانن. پێکەوە دەتوانین ڕوبەڕووی ئەو سزایانە ببینەوە کە ئەمریکا سەپاندوویەتە سەر ئێمە و هەوڵی چڕکردنەوەی سزاکانیش دەدات لەسەر ئێوە و هەروەهاش ڕێگە بگرین لەو هەوڵەی دەیەوێت باڵبکێشێت بەسەر جیهاندا. بەردەوام دەبین لە وتوێژەکانمان لەسەر گرنگترین و هەستیارترین بابەتە نێونەتەوەییەکان لەوانە پەرەسەندنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕەوشی سووریا و هەروەهاش قەوقاس. بەگشتی دەمەوێت جەخت بکەمەوە لەوەی ڕێبازی رووسیا و ئێران لەسەر دۆسیەی جیهانیەکان یان نزیکن لە یەک یان تەواو تەبان. ئێمە هاوڕاین لەو خواستەی هەمانە بۆ سیستەمێکی جیهانیانەی فرەجەمسەر و دادپەروەر و وابەستە بە ڕێوشوێنە نێونەتەوەییەکانەوە و هەروەهاش پاراستنی ڕۆڵی نێوەندی نەتەوەیەگرتوەکان. فاتیمە پێشتر پێ دوتم وتە رووسیا ناوێت کۆماری ئیسلامی ئێران ببێتە خاوەنی بەرنامەی ناوچی، بەڵام ئێمە دەبینین رووسیا و ئێران لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر نزیکن لە یەک. باواز لە بەرنامە ناوچەکە بێنین، بەڵام ئایا رووسیا ئەتوانێ ئێران لەو هەموو قەیرانەی کە تایەتی ڕزگار بکەم؟ بەیە گوشە دەڵێم نەخێر، با ڕاوی بکەم. دەزانین رووسیا و ئێران هاوپەیمانیەکی استراتیژیان هەیە و سوودیشیان لە یەکتر بینیوە، بەڵام ئەمەش بەڵامێکی گرنگە. رووسیا ئێرانی ڕاکێشایە ناو شەڕێکەوە لە ئۆکراین کە شوێنی ئێران نەبوو. ئێران هیچ پەیوەندیەکی پێوە نەبووە، کەچی ئێستا ئێران بووەتە بەشێک لەو قەیرانە و ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی ئەوروپاییەکانی تووڕە کردووە لە تاران. ئێران هەمیشە دۆستێک بووە بۆ مۆسکۆ کە هیچی لەسەر نەکەوتووە. زۆرجار لێدوانەکانی دەسەڵاتدارانی ئێران گوێمان لێبووە، وەک لێدوانەکانی جەواد زەریف ئەو کاتەی وەزیری دەرەوە بووە. دەیگوت رووسیا هەمیشە ویستویەتی ڕێکەوتنە ناوەکیەکە تێک بدات لە کاتێکدا رووسیایەکان بەشێک بوون لە دانوستانەکانی ئەو کاتە و ئەوەشی دەگوت کە مۆسکۆ دەیەوێت ئێران بەکاربهێنێت و بیکاتە قوربانی و باڵادەستی خۆی پێمسۆگەر بکات لە وتوێژەکانیدا لەگەڵ ئەمریکادا. لاڤرۆڤ دوای سەردانەکەی بۆ تورکیا چووە ئێران. ڕاستە لەوانەیە ئەو سەردانە پەیوەندی هەبێت بە سووریاوە، بەڵام ئەگەریشی زۆرە چڕکردنەوەی هەوڵەکانیش هەبێت وەک دەرفەتێک هەتا مۆسکۆ ببێتە ناوبژیوانێک یان ببێتە بەشێک لەو دانوستانانەی دەشێت لە نێوان ئێران و ئەمریکادا بکرێن. هەر بۆیە زۆر پێدەچێت وەک هەموو ئەو نمونانەی لە ڕابردوودا بینیومانن کە رووسیا پێویستی بە ئێرانە هەتا بەناکۆکی بمێنێتەوە لەگەڵ ئەمریکادا و بشتوانێت ئێران وەک کاتێک بەکاربهێنێت هەتا باڵادەست بێت لە دانوستانەکان و لە پەیوەندیەکانی خۆیدا لەگەڵ ئەمریکادا. فاتیمە بۆ کۆتاییێنان بە ڕەفتارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ کۆتاییێنان بە کێشە و مشتمڕی بەرنامەی ناوچی، بەرنامەی لەشکری، سەرکوتکردنەکانی ئێران لە ناوخۆدا چاوەڕوانی کردەیەکی لەشکریەکەی بەرامبەر بە ئێران ئەگەر چاوەڕوانی ئەوە ناکە یەک لە پێم بڵێ بۆ بەدڵنیاییەوە من وەها چاوەڕوان ناکەم شەڕێکی گەورە ڕوو بدات بۆ بەرەنگاربوونەوەی ئێران و لە ناوبردنی هەموو دامەزراوە ناوەکیەکانی ئێران، چونکە ئەگەر وەها شتێک ڕوو بدات ئەوە لەوانەیە بەرەنجامی خراپی پێشبینی نەکراوی بەدوادا بێت. من وەک دەزانیت پسپۆڕی لەشکری نیم، بەڵام ئەوەی لە پسپۆڕە لەشکریەکانەوە بیستومە کەس وەها پێشبینی ناکات ئەمە شەڕێک بێت هاوشێوەی ئەوەی لە یاریە کۆمپیوتەرەکاندا هەنوو هەر یەکێک لە کارکتەرەکانی ئەو یاریە بەو شێوەیەی بۆیان دیاریکراوە بجوڵێنەوە. دەشڵێن ئەگەر وەها شەڕێک ڕوو بدات ئەوە دەرفەت دەرەخسێنێت کارکتەرێکی تر لە ناوچەکەدا بێتە ئاراوە و بە دووریش نازاندرێت کارکتەری تریش لە دەرەوەی ناوچەکەش تێوە بگلێن، بەڵێ دەرفەت دەرەخسێت بەرەنجامی نەخوازراوی بەدوادا بێت. هەر چۆنێک بێت ئەگەر شیانی وەها شەڕێک هەبێت دەشێت شەڕێک بێت بۆ ئامانجی دیاریکراو. من بۆ خۆم لەگەڵ هیچ جۆرە شەڕێکدا نیم، جا لە هەر شوێنێکدا بێت. جا ئەگەر وەها شەڕێکی شیانی هەبێت ئەوە لەو بڕوایەدام سنووردار دەبێت و بەشێکی ئەم شەڕەش شەڕێکی سایکۆلۆژی دەبێت. ئیسرائیل تش بە ئێران یانیش بە پێچەوانەوە. بەڵێن ئەگەر دەرفەتم بدەیتێ ئەمە باس بکەم
لێرەدا گرنگترین شت ئەوەیە وها چاوەڕوان ناکرێت هێرشی لەشکری ببێتە مای ڕاگررتنی بەرنامە ناوەکیەکەی ئێران. نمونە لەسەرەوە زۆرن. جا ئەگەر ڕژێمی ئێران بزانێت هێرش دەکرێتە سەر هەر هەموو دامەزراوە ناوەکیەکانی، ئەوە ئەو ڕژێمەش دەستەوەسان نابێت، دێت و خۆی لە پەیمان نامەکە دەکشێنێتەوە و کامێراکانی چاودێریکردنی ئەو دامەزراوانە لادەبات. ئەوە دەیان ساڵە ئێران کار لەسەر ئەو بەرنامەیە دەکات. هەر بۆیە لەوانەیە تاران هەنگاوەکانی خۆی خێراتر بکات بۆ دروستکردنی بۆمبی ناوەکی. من هیوادارم مە ڕێگەیەکی ئاشتیانە هەبێت بۆ کۆتایی هێران بەم قەیرانە و داماڵینی ئێران لەم بەرنامە ناوەکیە. بەڵێ ئەو بەرنامەیە ڕەوشێکی ئاسایشیانەی بۆ وڵاتەکە دابین نەکردووە، بەڵکو ئێرانی خستۆتە باری دیژایەتیکردنی هەموو جیهانەوە. بەڵێ فاتیمە، سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. خۆشەویستان، ناوبڕێک و دەگەڕینەوە وڵاتان. کۆنفرانسی ساڵانەی کۆنەپارێزانی ئەمریکا کە بەسی پاک ناسراوە وەک گربوونەوەیەک لێ دەڕوانرێ بۆ کاری سیاسی کۆنەپارێزان یان پارێزگاران لە سەرانسەری ئەمریکادا و سەرەتایی ئەم جۆرە گربوونەوەیەش لە ساڵی 1974ەوە دەستی پێکردووە. سەرۆک ترامپ لە کۆنفرانسەکەی ئەم ساڵدا هەروەهاش وەزیری ناوخۆی ئەمریکاش لە وتارەکانیاندا ئەلبەت وێڕای بابەتەکانی تر جەختیان لە بەرەنگاربوونەوەی کۆماری ئیسلامی ئێران دەکردەوە. سیروان قچۆ لە دەنگی ئەمریکا لەو کۆنفرانسە بوو، ئێستاش لە ستۆدیۆ میوانی چاوی واشنگتنە. سیروان، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لە تەوەری ئێران لەو کۆنفرانسەدا چ خاڵێک زیاتر لە هەموو شتێک سەنجی دەخرایە سەر؟ گەلێک سپاس بڵێن بەری هەر تشتی ینی کۆنفرانسێ بەگیرانی بەحسا ئیرانێ کرد، ینی کەسێک و ئامادە بوون کەسایەتیان چ سەرۆک ترامپ و کەسایەتیان دنیە ڕێبەریا ئەمریکی بەگیرانی لەسەر ئاخەوین خەڵێکی ئەو بوو کۆ تۆرێک کەفتنەکە ناوۆکی بشکلێ هەیی بشکلێک و ڕێڤەبەریا بایدن ئەوانە کابدەسێن ترامپ دەبێژن ڕێڤەبەریا بایدن هەوڵدا بوون نابە بە هەمان شێوەیە بەردەوام بکەن گەل ئیرانی دانوستاندنێن لەسەر بەرنمەیان ناوۆکیە ئیرانی دوێت لەسەر بنگەهەیەکی بە کۆ نەتەنێ ئەمریکا لێ هەروها وڵاتێن دنیێن بەشدا پشتڕاست بکەن کۆ ئیران ت دەرفەتێ ژڤان دانوستاندنان بکار نەینە ji bo ku hem duwarê siyasî û hem duwarê diplomasî û warê aborî de jî wê bikar neyne. Hikûmeta Amerîkî çi dibêje? Dibêje duan 4 salan de 4 salê Biden de gelek dest İranê gelek tişt bi dest xistin karî bûn gelek çalakiyên piştgiriya grûpên ser bi İranê ve li seranserê rojhilata navîn bikin ew yek wê were guhartin ئەو خاڵا سەرەکی بوو و هاتە بەحسکردن یادن jî خاڵا din بەڵێن ئەوە کۆ divê ew siza û toleyên li ser Îranê hîn bi awayekî tuntir werin sepandin lê gelek nerînin cuda divê derbarê de hemûn em dikarin bêtir ser biaxivin. بەڵێ من حەزەکەم بە تایبەتی لەسەر سزاکان چکە بە خۆ دەزانی ڕۆژی دووشەممە وەزارەتی خەزانەی ئەمریکا ژمارەیە سزای نوێی سەپاندە سەر کۆماری ئیسلامی ئێران و تاکە کەسەکان لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا بەشی گەورەی ئەو سزایانە پیشەسازی نەوتی ئێرانی گرتەوە. ئەمە بە سزا قورسەکەدا دەنرێکە سەرۆک ترامپ داوای دەکا؟ ڕاستە ئەو سیاسەتە ماکسیمم پرشر کۆ جارا 4 ساڵی پێشی ژی ترامپ گوت گۆ ئەو حتا ڕادەیەکێ سوودێن بەرچاو لە دژی ئیرانێ هاتن کردن ئەو دەبێژن دوان 4 ساڵên dawî de yani mebestayî dil dema rêveberiya Biden de îran dikarî bû rêjeyeke mezin ji neftê derxîne dervî Îranê û bifroşe û wê da hatê bikar bîne ji bo acendeya xwe ya li dijî Amerîka. Rêveberiya Biden Trump çi dibêje? Dibêje bi van sizayên nû ku beşekin ji wan siyaseta maximum pressure ew ku rê li ber Îranê bigire ku van da hatan ku êdî nema bikar bînin beşek ji wan ew jî ku hem li kerta berhemanîna helbirîna neftê û hem jî mesela danûstandina Îranê di vî warî de bi hinek welatên derdora Îranê de demên berê de gelek caran Amerîka hikûmeta Amerîkî rê dida Îranê ku heta radeyekê neftê bifroşe hinek welatan
حکوومەت ئەمریکیا vێجارێ ترامپ چ دەبێژە دەبێژە ئەوژی دەوێنەیەکردن بتایبەت لەوێ ڕەوشە نوک و ڕۆژهاتە ناوین چێ بووە دەبێ ئیران ji هەموو داهاتن وەرە بێپارکردن حتا و نکار بە ئەژندای خۆ بسەر پێش دەبێ باشە بۆ ڕێگەگرتن لەوەی کە ئێران لەو سزایانە ببوژێتەوە یا بە ماناکەی تریکە لێرە لە واشنگتن بازەکرێ خۆی لەو سزایانە بدزێتەوە بۆ نمونە وڵاتێکی وەکو عێراق لە خولی پێشوورە یعنی کرانەوەیەک هەبوو بۆ عێراق لێ خۆشببوونێک هەبوو تا ئەندازەیە بتوانێت ئەو جۆرە بازرگانیانە لەگەڵ ئێراندا بکە و بە پیشەسازی نەوتیشەوە ئەی ئەگەر عێراق بۆ نمونە بەردەوام بوو یا وڵاتێکی تر تورکیا بۆ نمونە یا وڵاتێکی کەنداو هیچ ئەگەری ئەوە هەیە سزای نوێیان بەسەر لا بسەپێنرێ ئەو سیاسەتا کۆت بەحسێت کە وڵاتێکی وەکو عراقی کۆکارە بێت دەرفەتێ کڕین و فرۆتمان نفتێت ناوبراوی و ئیرانی دەهەبێت دەما ئۆباما دەببوورە جارێکی دەمە ئۆباما دەست پێ کرد بۆ ئۆباما تشتێکی تایبەت قانونەکە تایبەت لە دەما دانینا سەپاندنا سزایان سەر ئیرانی داخست و جبر عراق دروشك درباز وجبركو عراق خفالبند امريكاي هي ريك عراق بكرنكو او دانوستاندن يعني او سزا عراق نافخو نقره ترامب دبيجا د 4 سالين نافرا 2016 و 2020 او يك هاكرن وحطاره ديك رجا دهاتا ايراني كيمبو لي دفي افيك حتى اصلا هري بلندر دوام دفي الترناتيف جبو ولاتك وكو عراقي وحطاره ديك ولاتين دنكو دانوستاندن اگر قطر به اگر تركيا به دانوستاندن دوسيا وزي ونفتيد لقل ايراني دكن دفي الترناتيف جوان روره پیدا کرن حتى كو كاربن ايدي نما سردريك بازرگاري بايران يربكن يعني افيك جوان خالنكو بكيماني وزارة درفا ووزارة خزينة الامريكا دخوازن دقونا غابيده نو دس فكري هلبت نو يعني نو دس فكرنكو هدي ايدي شكل سياسة أمريكا هم بر إيران بيتر زلال ده ببالين. سيروان نروكو لبيشكشيشة أما شم بيكر وزيري ناوخو أمريكاش هم لسر كومال إسلامي إيران قسيكر هنجي أوازيا كبول لنيوان روانيني وزير ياخو ميكانيزمي كدجيلية بربران بإيران لقل لدوانا كاني سروك ترامب براستي يعني هجر حتى بخطاط سيباك دجي ترامب للسيرفي بابتي آخفي مايك والز راوشكاري أولا كاريان اجتماعي وهروها جيجري سروك جي دي فانس بقراني سيرفي كي داخفن خوياي خطك نو هي خطا نو هي كو أزمونا دچند مهن بوريده بتايبت چارچوي شر دجي حماس لغزة نمونه يعني درفتك جبو إيراني وكماني أو دبيجن درفتك جبو أمريكا وإسرائيل وهافالبند إنوان كو همو رهن إيراني أو إنكو بشجريا ترور لسرانسري روجلات نافين دكه ورقرتن أف خطأ سركية كو رفبري أمريكي تخاز بيج حتى جوان بسياسة ماكسيموم بريشر بردوام بك ودهمان دميد الرئي اللي بر إيراني بقرأ كو دانوس ندن النافوكي بكارنينه جبوكو يعني دبرجواندي خود بكارنينه اما لێدوانەکان یا لە وتارەکاندا کە باسی ئێران کرا لە کۆنفرانسەکەدا بە گشتی هەڵوێستی گشتی کۆنفرانسەکە لەسەر کۆماری ئیسلامی ئێران چی بوو؟ براستي قالك برشاف بلين قالك كس هبون حتى هجمارك شاركوان ايرانيجي بخواها تبون بحثا قالك مجارات كرنها لامريكا بحث نتني بحثا دانينا سزايا سر ايراني يان شالكين ايراني روجلاتا نافينا يان جي ام بيجن برنامج ايراني يان افوكي له هروها مجاراكو لناف ايراني بخوا تفسر كرنا اوبوزيسيوني بمبيكرنا ما فين كيمنا توان بمبيكرنا ما فين جنان اف مجاربون كو كونفرنسا سيباك دب اواكي قالك برشاف بحثاوي هاتن كرنكو برسبكتيفا كنو انين هو لكل ايراني قالك مجارين ذن هنا او دبيجن يعني حكومتي بويكي توان باردكن كو ايران نتني فاكتوركي نسقامگیریه لروجلاتا ناوین و لهمبر ولاتن روجاوا لدهندر ایران دي جبو خوشي بوي استنگ لپیشیا خون دو خازن گلن ایرانی کاوتا اکر و تبگم لوی که باس کرد بلم ام بەڕێوەبەرایەتی جاری دووەمی سەرۆک ترامپ ڕێبازێکی جیاوازیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی یەکەمیدا حتى ڕادەیەکی هەیە بەلێ ئەو دەبێژن نتني بردوامية سياسة وانيا ريبازا وانيا 4 سال بيشيدا لي او دخوازن ريل بر وان اجرين دينك جبرلو بحث اوروبيات كنت بدفي اوروبي رولك اكتيفتر وشالاكتر بليزن هاجر دانوستاندنجي لسر تشدو سيكيف ورا تشيكرين دفي ريكوتنا كدنافرا ولاتن روجافا دهبه ام اكيد خوازن هافال بندانش خور تشيكن يعني كواليسيون كي لدجي ايران تشيكن كو بجهر الي ريل بر ايراني بگرن سیروان زۆر سپاس دەکەم بۆ زانیاریەکانت زۆر سپاس.
ئەڵبەتە عزیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.